سلام علیکم گەیمەرانی کوردستان بەخێر بێن بۆ ڤیدیۆیەکی نوێ ئەوڕێ یوبیسۆفت گوتی ڕاوەستن دەزانم لە مێژە یاری نوێم ناوازم بڵاو نەکردەوە فەرمەوە یاری رایدرز ریپابلیک بە خۆڕایی لە بۆنگۆ ئۆپن بێتا دەتوانین لە بۆ خۆمان چەند مەرحەلەیەک لە یاریەکان انجام بدەین یارێکی سەرنجال شکاتی خۆ یاریەکە و بەناوی داونی هیل لەسەر پلەیستەیشن 2 یارێکی زۆر نازدار بوو وەرزشی بوو پایسکیل بوو لەسەر شاخش جاتی خوارە منافەسە بوو لە بینی خۆت و برای بچووکە ئیزعاجە کە لە ڕقەکەت کە نەیدێژلەی ببێەوە بە حیاتی لەبەر تو بەس داعیب نەبی بەس زانین گاد و واری بکەیت ئەو جارە یوبیسۆفت دەڵێ ئۆکەی باشە نۆستالژە هەستان لە یاری قەدیمە لەوەی بێ خوارێ شاخی بێ خوارێ ئۆکەی یارێکمان هەیە بەنای رایدرز ریپابلیک کار دەکەم دوگمەی لایک سابسکرایب لە بیر مەکە زۆر مهمە داگرین دوگمەی لایک و سابسکرایب بۆ بەردەوامبوورمان لە ڤیدیۆیەکانمان خۆشەویستانم بە ئەو یاری تاقی بکەینەوە بزانین چیە چنیە من لەسەر پلەیستەیشن 5 یاریەکەتان بۆ تاقی دەکەمەوە کار دەکەم دوگمەی لایک لەبیر نەکەن بارەس پێ بکەین ئۆکەی ئەو ڕێیانەوە یاریەکەیەم یەکسەر بە ڤیدیۆ دەست پێ دەکات بێگومان ئەو ڤیدیۆکە یاریەکەمان پێ دەناسێنی زۆر بە داون هیل دەچی پێ بسەیرەکە بە داون هیل دەچی ئۆکەی ڤیدیۆیەکی سینەماتیکە نووسراشە work in progress واتە یاریەکەشتە فاینەڵ نییە یاریەکە بڕیارە لە 28 مانجی دەبڵاو بکرێتەوە هەسەن نرخێکی گرانە $6 من پێم وابوو ئەگەر ئەو یاریە فری بە خۆڕایی بە بەڵام پارەیان لە باتڵ پاس و سکی نۆشتانەوە گرە باشتر بوو فۆرتنایت و پەبجی وانە بەڵام بەداخەوە ئۆکەی یاریەکە لەلایەن یوبیسۆفتەوە بەرهەم دێ ئەو یەکسەر بۆ ڤیدیۆ ئۆکەی بە ئاردوو دەڕۆین هاڕێنەوە منم ئۆکەی بە ئاردووی دەڕوە بە ئێڵدوی ئیستاپە نازانم بزەبت بە حساب دەبی لاعیبەکانی هەمووی ئۆنلاین بی بەڵام باوەڕ ناکەم ئەو چەک پۆینت مست چەک پۆینتەکانیش دەی بکەیت ئەگەنا یعنی ئەگەر لە چەک پۆینتی بچێ دەرێ لەو خەتە زەردانە دەی بە ناوی دابڕێەوە بەڵام گرافیش یاریەکەی زۆر جوانە حەز نازانم ئەویش پلەیستەیشن 5ەکەی هەیە یان یاریەکە بەخۆی وایە سویچ کامێرە ئارسێ ئەو دە فێرست پێرسنیش ئەس بە فێرست پێرسن پاسکی لە شاخی باشۆی تۆزە ئیزعاجە بەس ئیستاپەکەی زۆر زۆر خۆشە یەکسەر تایب شتەوە دەسوڕێن دەتوانانی بە ئاسانی بسوڕێەوە جارێ حرکاتەکان نازانم هەندێک بیدات یاریەکەی کە یاریەکەم پێکرد گوتی حرەکە هەیە حرکاتەکانم نەکردیم ئەز نازانم لاعیبانی لەگەڵ من ئۆنلاینەکەنە یان ئەوە تەنیا فێرکاریەکە خۆی داینایە بەڵام بە حساب دەبی یاریەکە کامل ئۆنلاین بی تاوەکو 62 یاریزان هاوڕێیان لەسەر پلەیستەیشن 5 و ئەکسبۆکس سیریەس و پیسی دەتوانن لە یەک ماپ هەبن چەندین زۆر یاری جیاواز تاقیکەنەوە ئەو خەڵک بە فرینیش دێ حەزم و فرینەیە تاقیکەم نازانم لەو بێتای تێیدا یاخودنا بە زۆرم حەزە فرینەیە ئەوە چەندین یاری دیکەشە تێیدا واتە ئەو یاریە چەندین یاری وەرزشی تێدایە لە ناو خۆی واتە یەک یاری نییە The Reach ئۆکەی ڕۆک توینک زیۆن برایس کانیان ئۆکەی ئەوە ناوی ماپەکان و زۆر یاریەکانە کورەوە چییە؟ ئۆکەی ئەگەر سەری داگرم دێتە خوارێکە خوارێ داگرم دەست سەرێ ئەو یاریە زۆر سەرشتارەیە و ڕێال ئەبەر بدەفڕم ئێستا حالەیان ئەمە دەفڕین نە ئۆکەی بگەڕینەوە پاش بکشێەوە پاش نامێ غەڵەت بکەم هێشتا بکشێەوە ئۆکەی ئەو باکەشی هەیە خراپ نییە دەبی ئەوەی عکسکەمەوە بەڕاستی ئەوەی دەبی عکسکەمەوە لە بۆ خۆم کاتێک دە سەریدا دەگرم دێتە سەرێ ئەندێتە خوارێدا دەگرم دێتە سەرێ ئەو ئینڤێرتە تۆزێکی ئازە لە بۆ من ئەمە عادەتەن ئەو چێگەمەی دەکەم ئۆکەی باردووی سەریع دەبی ئێڵدوش خاو دەبتەوە مەچینەکە ئەوە دەی بەناو بازنانە دابڕێناو ڕیانی خۆشەویستم کورە و یاریە زۆر ڕاقی بەخوا تا ئێستا زۆر زۆر خۆشە ئەتا ئێستا زۆر خۆشە ئۆکەی باشە دانیشن دەی ئۆکەی سریعتر بین تۆزەک ئەو ئاخر سرعتمانە 135 مایل پر ئاوەر دەڕۆین فکرم دەکات 180 کیلۆمەتر بە سەعاتە چین ناوی خۆشە لەو بەردوومردانە بدەین ئەو سوڕانەوانە بڕک خوارێ سەرێ زۆر مشکلێ لە بۆ مرد ئۆکەی چەک پۆینتی ئاخیرمان لە دیار هاوڕێیان لێکوانە دەتوانین کۆتایی بە فنیش ینی کۆتایی بە ئەوکە بێنی سابقەکە بین ئۆکەی ڕۆکێت وینگمان کرد ڕاکێت وینگ
وینگ واتە باڵی بەردی باڵی بەردی ئەوەی ساڕوخی دەڕویچ TV سنۆبۆرد ئۆکەی سنۆبۆرد ئەو یاری ستیڤە یاریەکەی بەناوی ستیپ کە لەو جۆرە یاریە لەسەر بەفری دی خوارێ پێدێنە سنۆبۆرد فالۆ ئۆکەی بریک پاسی واو باک فلیپمان سێگۆشە لەگە پاسیە کورە بەجددی ڕاقیە بەجددی یاریەکی زۆر خۆشە یعنی ئەمن لێ دەڵێم خۆشە ئەمن لەگە برادەرەکانی خۆت بکەیت ینی تامەکەی بزەبل لەوەیە واو وات بەعکسیش دەڕوە ئۆکەی ئەگەر ئەکسی داگری ناوڕێیان لەو لێوارانە ئەوها بەو شێوازە حرەکەمان لە بۆ دەکەم سێگۆشەت هەیە لەگەڵ ئەکسی تاوەکو حرەکەمان لە بۆ بکە بگرە دێمۆیەکە بیدایەکی زۆر خۆشە تقریبا زۆر بە یاریەکانت پێدەناسێنیم سێ یاریمان بینیوە تاوەکو ئێستا بایسکیلەکە ڕۆکێت وینگەکە و ئەوجارە سنۆیەکە بەفریەکە ئەوجا بزانین پلەیلیستەکان چۆنە چۆنیە لەوانەیە ئەوە مین هەبەکە بێ ئەو شوێنێکەوە گەیمەرەکان لێ کۆ دەبنەوە لەوانەیە قسە لەگەیەک بکەن یان ئینتراکتیڤیان هەیە بەرامبەر یەکتری لاعیبەکان و لێرەش مشنەکان هەڵبژێریان ئەرکان هەڵبژێری دەڵێم ناوم سکوویە دەرێ ئەمن چەندی ساڵە ڕکابەری دەکەم و دەمەوێ زۆشتی نوێشم بەدەستی نایە چەندی ساڵیش هەوڵدەم یەکەم بم ئەکسپلۆڕیشن شتێدایە گەڕان لەناو دنیاەکەی شتی نوێ بدۆزی ئاکتیڤیتی تقریبا وەکو فۆرزایە فۆرزا مەسەڵەن یاریەکانی فۆرزای ها ئاکتیڤیتی هەیە لە شوێنەکان لەوانەیەوەش دۆ ستایلانە بی بەڵام بە شێوازی ڕکابەری بەردەوام وەرزش بکەیت Duplicated by none. I reckon you and Brett can really help each other out. Okay. Come on, follow me. Okay, دەرێ بە دوام کەوە. This place is called the Riders Ridge. It's the heart and soul of the Republic. دەرێ ئێرە Riders Ridge. Call it the social epicenter. ئەو بنەگە هەبەکەی ئەو پێدەوتری هەبکە ئەموو یاریزانەکان لێرە کۆ دەبنەوە کاتێک دێ ناوی یاریەکەی لێکوانە دەتوانی مشن و شتەکان هەڵبژێری یەکەی دمشتەشی لە بابەتانە لێرە دەتوانی هەندێک مەرحەلەکان بکەیت عالمی وڵاتەکانی شتێ دەیان عالمی کوردستانی دەدانیە It's feeling good. Yep, the Shack Daddy Bandits. Suki! We go way back. Yeah, they're a bunch of buck-nutty riders who host regular challenges. You should twaggle in their madness at some point because their events are off the hook and they offer very آره خوشم کاراکتەرەکەم دروست کرد. Okay, well, you should take some time to chill. Take a look تەن کاراکتەرەکە خۆ دروست کردم چا و پرس خۆشەویستانە بەڵام نەمتوانێت لە ڤیدیۆکە نیشاندام لەبەرەوەی گۆرانێکی کۆرپۆراتی لەسەر بوو تا گۆرانیەکەم ویستم دایخەم نەمتوان دایخەم لەبەر کاراکتەرەکەی دروست کەم گۆرانەکەی داخەم مەجبور بووم سو. Hey, me again. Okay, Ariane. Take a mosey behind the big screens. The view is amazing, and I got you a little welcome gift. When you're done, meet me near the food truck, and I'll introduce you to Brett. Cool? Okay, دەڵێ ئەوە بایسکیلەکەتە. Gear in Republic have started impact performance and playstyle. As you progress, we collect better and specialized gear. Okay, دەڵێ چەند یاری بکەی ئەوەندە زیاتر شتی نوێ بەدەست دەخەی. Okay, وەرەوە ناو شوێنەکەینە. اوكي دەڵێ بڕۆ قسەی ببینە بزانین واتە مشنیشی هەیە بە خۆشی یعنی لەوانەیە ستۆری هەبێ تۆ ستۆری ئێستا هەڵ لەنەوە چیرۆکە He's the one that inspired all the cool cats to come out here in the first place. He's always looking for riders who have the potential to become champions. دەرێ ئەو کابرایە لە دوو Oh, and yeah, he ئەو doesn't کەسانە ride much دەگەڕێدایانە these بنە days, so پاڵەوان he feeds their stomachs instead. It's his way of looking out for us and staying connected. Can't ride well if you haven't dined well, right? Come on, stay breezy and let me do all the talking. Hey, Brett, what's up? Brett, Hey there, champ. Looks like you've been hitting the slopes. Well, you're the وەزە one. باش دیارە دەرێ Life is short, gotta ride hard. ژیان کورتە دەبێت زۆر بەسەری باشن. I do say that. Hey, hungry? I got a Super Trooper Shroom Burger, extra cheese with your name all over it.
اوكي ئەستێرێکمان کردەوە یەک collect one star head to game menu to collect it باشە دەتوانین لە مێنوی یاریەکەی ئەستێرەکە کۆبکەیتەوە کردت ئێرنیشمان 2000 دەم زۆر شکم لەو ئێرنەی هەیە لەو پارەی هەیە ئەو پارەی تاین پارەی زیادکەیانە ئۆکەی چەند مشنی بکەین چەند جاریەکەم بی چەند جارەوی ئەستێری زیاتر وەردەگرین مەسەلا من ئەمنوە تو ئەوان زەماعەت هەموو پێکەوە منافەسەکە دەبتە ئەستێرە ئۆکەی ئەستێرەکمان کردەوە بایک ڕیسەر یەک ئەستێرەمان وەرگرت یاریەکە لەبەرەوەی بێتایە تۆزە گلیچ شتی هەردەوی هاوڕێیان ئۆکەی پاسکلێکی نوێمان کردەوە یاخود ڕەنگێکی نوێ پاسکیلمان وەرگرت downhill road اوكي بارس بكن او ما في ياريكيا او هم اللاعبين كذا fast travel to riders اوكي fast travel شيء لێخورینەکەی خۆشە دازانمەوانە و لاعیبن یان ئەوەنە کۆمپیوتەر ئۆکە دەتانی بە پێیانیش بڕۆی یاڕێنەکە جێک عاسێوی دەتانی بە پێیان بڕۆی تایمبیکیەوە پاسکیل out of boundary backtrack پێویستە بزانم بچینە ئەو لایە دەی بچمێنەر ئۆکێ غەڵەتم کرد ئۆکێ هاوڕێیان لێرە مشنەکمان هەیە ئیڤنتێک هەیە وەکو سۆلۆ یان ڤەرسس ناتوانم بیکەمە ڤەرسس بەس سۆلۆ ئیش دەکا ئەستا حالیان لەوانەیە گەر ببینەوە ئەستێرەیەکی وەگرین کارتێکی نوێ وەگرین شتی نوێ وەگرین هەتا دەبی لەو یاریە بەردەوام یاری بکەیت تاوە کوشتی باشتر وەربگری ئۆکەی ئەوە سرعەتەکەی سپرینتی 26 150 ستانداردە زۆر سەریع نیە زۆر خراپیش نییە ئۆکەی اوكي انا لاعب منافسه چه دەباتەوە بێگومان ئەمن نابمەوە بەس هەوڵ دەدەم لە یەک لۆ پێنجی بم واو حرەکەکانیشمان هەمایە وەکو داونهیڵی کۆنەوە ڕێیاری خۆشەویستم come on man حەزم زۆر لەو یاریانە هاوڕێیە زانکووە ئەو یارانەوە کوتم تام چێژەکەی لەوەی دایات زۆر بیری ناکەوە یان تەنیا یاری دەکەی ئۆکەی ستۆری نیە برێ زۆر بیری دەکەمەوە لەوانەیە پێم تەواو بکرێ پێم تەواو نەکرێ 1700 پوینتمان کردەوە سپینەچ ئۆ شت سپینەچمان کرد بەڵام مردین دووەمین بەسەر باش هاتیمە لە چاو جەماعەتەکەی کە بەس ئەوەی لە پێشمە پێدەچی ئەوە وڵاویش هاوڕێیان یەکەمین ناوە دووەم یەکەمم وڵا یەکەم هاوڕێیان یەکەمین دەبینەوە ئەکیدم دەبمەوە فنیش ژیر ئۆکەی حرەکەی مەکە مەجای حرەکەمان نمایە تکایە حەز دەکەم یەکەم یاریم لەگەڵ لاعیبەکان کە بابردنەوەی کۆتایی پێبێ سپاسان دەکەم هاوڕێیان بردمانەوە گەمە یەکەممان بردەوە congratulations ئۆکەی یەک ئەستێرەمان بەدەستینە بردمانەوە یس ژیر بە پلەیستیشنی یەکەم بوو ئەوان کە لە پیسیمان لەگەڵ پلەیستیشنی ئۆکەی کنتینیو ئەزعکیدمەوە حرەکە و مەرەکانە هوچ پاوگیرەی بکڕیت دوایە وەبی لاعیبەکە جواب ریواردز نیو گیر ئۆکەی دەڵێ شتێکی نوێشت وەرگرت گیرمان وەرگرت equip سپیدمان زیادی کرد واتە سرعەتمان زیادی کرد ئۆکەی ئەو جارە بابین شتەشی دیکە ئەنجام بدەم ئۆکەی ئۆکەی ئیڤێنتە چکە شێ لێکوانە لە خوارێ
by slaying Hapsine that bir first yanzam değil. event, you've been awarded a powerful piece of gear and qualified for your next event in the bike race series. I'm very excited for Aha, you. اگر I mean, look at my چەند face. یاریش بکەی I'm ئیڤێنتی زیاتر لە بۆ totally دەکرێتەوە من مثلا Oh, لێڤڵ and بەرز the دەبتەوە first ئیڤێنتی big باشتر event is دەدەنێ just around the corner. So mix it شکلی up. ئیڤێنتەکانی زۆر بە Lay it فۆرزای down, دەچین. because that's going to be extreme. Peace. اوکی فاست ترافل با بچینەوێندەر واو Start یەکسەر area for your گەیشتمە next challenge is just over there. Head یەکسەر over to گەیشتمە begin. ئاو یەکسەر گەیشتمە وێندەر By completing events, you will earn XP. This career that will feed your career level. Whenever you reach a new career level, okay. طبعا باسكلين ويا كمان طبعا باسكلين ويا كمان تكايا دقمة لايك لبيرنا كان لايك فيديو بكن تكايا فيديو قامتي زور زور راقية هات جيري هات بس اوانا لاعب باشترن وكو اويد كنينة اويد كز ليفلك زور سرتاي بو زاوريان ازا نازانم اگر حركي زيادتر بكي تنيا ليفل اوي زيادتر وردقري فاري زيادتر وردقريان سرعتش زيادتر دبي اگر حزني سرعتش زيادتر بي وبيقر وبيقر مثلا صني حركي يعني هاند ده حركي زيادتر بكي واو والله اللي سمرك هاتمو او راني ثانية كمين بس باورناك متى اخير كان بميني مولا بروي او زارة او مرحلة وفوتم باباش كتم تماحمني قرت حزمني بحركة زيادة بكم بس اسيست شتي ده وتا خوش يارمتي ده كاتي استابي كاتكي استابي دكي No, 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 دوامم عزارة دم تكايا لا يكم زولا بيشم لا لا يكمم هارين ساك ما يكم what the hell وخكرو نازن جايبكو او بنوي رابزان ام لاعبة شي باشم لبروي كاتي خوي داون هيل مزور كرديا بريش بمولا اخيري اوكي او ياريش من بردوا ناس دارا All right, you received a spanking new road bike. This is a super versatile piece of gear built Okay, for أوري racing عشتيني ما on وقرت. horizontal terrains. باسكل السباق ما وقرتي او ريان خوشويستم سبرينت الديك بالديك سريع دبي Perfect tackiness and optimum conditions. So go get them. اوه هاو ريان زور سريع او باسكل ما وقرتيها طيب بيوش قام يبكينا وزارة او ما تزالي حركة زور كما باسكله بس ما باكي زور سرنجاشي شو زوانا براستي اوشي خومانا بيقمان همووی لە سوڕانەوەکان کێشیانێ زین لە بەرچیا هاوڕان ئەو لەبەر ئەوەیە کەوا نابی ئێزێکی داگی لە هەموو وەختێک تەنیا لەو شوێنانەی کەوا ڕاستە بەس ئەو جارە شەقامەکەش زۆر زۆر بچووکترە هاوڕێیان یعنی هەز دەکەیتەوە ڕێگایەکە کورتترە ینی بچووکترە مەجاری سوڕانەوەشتە زۆر کەمە نابی یەک هەڵی بکەیت من پلەی یەکەمم بێگومان ئۆکەی ئێستا مەجارە تایم پێلێنێ مەجارمان هەیە دەتوانین بەخۆی بڕوە حەز دەکەم بایسکلی تۆزە کورتە کورت ینی ئەمسە نیویە یان بچووکە دوێ دیارە ئەوم پێشم کەتنەوە یەک هەڵام کرد یەک هەڵە هەموو پێشم کەتنەوە یەک غەرەتم کرد زۆر باشە بەس تا پێش دەکەم هاوڕێن لاعبی خراپ ناوانە ئەوانە داون هیلدا نەکردێ بە منداری
هاتم دووەمە بکاوڕێ لێم زر بوو ئەری وەڵڵە هاوڕێن هاتینەوە یەکەم هاوڕێنی خۆشەویستم هاتمەوە یەکەم ئەو گەمەشمان بردەوە هاوڕێنی خۆشەویستم ئەو گەمەشمان بردەوە کرێت چییە وەڵڵای ژی لای شازدای بە قورعان زانۆ کەمەندی ژی لای بە گەمە ناژاین گەمەشانم ژیر نەوتنەوە بردیوە لە پلەیستیشنی زۆربەی پلەیستیشنە لای پلەیستیشنی تێدایە بەڵام لایبی زۆر باش نینە ئۆکێ هاوڕێنی خۆشەویستم ئەوەش یاری رایدرز ریپەبلیک بوو هیوادارم بەدڵتان بووبی ئەگەر حەز دەکەم پارتی زیاتری لێ دانێم تکا دەکەم لە کۆمنت بۆ سونی خۆتان بنووسن لایکی ڤیدیۆ سابسکرایب چنەڵ تکایە لەبیر نەکەن تا ڤیدیۆیەکی دیکە سڵاو ڕێز و خۆشەویستم قوڵ بکەن چاوتان ماز دەکەم واتان لەگەڵ